چاویشم فەرمە ئەوە چاوم ئاوە چاوی چەپام هەلە مێشکە هێنا دەرێ ئەوەشم ڕۆی بەس هاتووە سپاس بۆ خۆی گەورە بەڕاستی بۆ دوعای ساڵح محەممەد ئەمین کارمەندی دەستگای مینە و یەکێکە لە بەرکەوتوانی مین و کەم ئەندام بووە. ئیشی حکوومەتی ئەوە مەلێ هاتیە ئێمەنی هیمال کردیمە هەر ئەسلەن ئاڕ لێ نەدای بووە. ساڵح لە کاتی کارکردن و گواستنەوەی مینەکان بۆ لە ناوبردن مێنی پیاتەقیوەتەوە و چاوی چەپی لە دەستداوە و ئێستاش چەندین ساسمەی لە قاچەکانی داماوەتەوە. ئەستوریشی تقریبان 8 سانتی نەبی ها. وەک خۆی دەڵێ بەهۆی خراپی باری داراییەوە نەیتوانیوە نەشتەرگەری بکات و ساسمەکان دەربهێنێت. حکوومەتیش هاوکاری نییە. وەکو پێویستیشیان بۆ ناکردیمە. ساڵی 2008 لە سەر ساڵا بوو داوامان بە حیساب نەبوو بەڵام کە هاتین بۆ کاری پێویست وەکو کاری مرۆڤانە داوای لێکردن کە کار بکەین کە کاریشمان کرد هاتینە ئیشەکە من دوسێ ڕۆژ ئیجازە بووم گولەی نەتەقاویان هێنابەوە وەکو تایمەر WPY فسفۆر هەم فسفۆر و هەم تایمەر بوو سوتێنەر بۆ ئەوانە بەس لە منتیقی سلێمانی ماوەت و لەگەڵ قەلعەی دێڵزیان هەبوو هێنابیانەوە کاری خۆی ژەنجی بوو نەتەقیەوە لەگەڵ هاوڕێکانم لە مەغزان دانەمەش هەموو جار دەچین لە چاڵی تەقینەوە 1000 گولا ئەبێن ئەتەقینینەوە 500 دەبین ئەوە شوێنانەمە لە مەغزان دایان نابوو شیشێکی ناقانونی لە مەغزان دابنەی هەتاکو منیش بەرنەکەوتم عەقڵەشان وەرنەکرد لەمە بێ قانونی بوو شەکان بەڵام کە بەرکەوتم چاوی چەپم لە مێشکە هێنا دەرێ بۆ هۆی ئەوەی تەقینەوە کە چاکم WP باید فسڕ و تەقیەوە لە کاتی گواستنەوە ئەوە کە بچین لە چاڵی تەقین و بتەقینینەوە بەڵام پێران نەگەشت خۆی گەورە ئەوەی هێناو بەڵام وەکو پێویست بڵێ چ بلۆکە هیچم بۆ نەکراوە نا کەم ئەندامی وەکو کەم ئەندامی سەنگەر وەکو ئەم شتارم هیچم بۆ نەکراوە ڕەچاویان نەکردیا خوێندنەوەی بۆ کرا لە پەرلەمانە چەند ساڵە وەکو گەمە پێکردە گەمەیەکمان پێکەن. پاشماوە سەربازیەکانی شەڕی 8 ساڵەی عێراق ئێران تا ئێستاش بۆ سەرجیانی هاوڵاتیان مای مەترسین. لە ساڵی ڕابردووش 8 هاوڵاتی لە سنووری پارێزگای هەولێر بەرمین و تەقەمەنی کەوتون کە یەکێکیان گیانی لەدەستداوە و حوتیشیان بریندار بوون. گەر بێت و باسی ساڵی ڕابردووکەین 2022 لە سنووری بەڕێوەبەری گشتی کاروباری مین هەولێر کە دەکاتە سنووری پارێزگای هەولێر 8 هاوڵاتی بوونە قوربانی لە نێوێندا هاوڵاتیەک بەداخەوە زۆر بەداخەوە لای ئێمە گیانی لەدەستدا و 7 هاوڵاتی تریش بریندار بوونە. تیمەکانی بەڕێوەبەری وشیارکردنەوە لە بەڕێوەبەری گشتی کاروباری مینی هەولێر بە بەردەوامی لە لادەیەکان لە قوتابخانە و بە سپاسەوە لە ڕێگەی مامۆستایانی ئاینی لە مەراسیمی ڕۆژی هەینی خەڵکیان بە شێوەیەکی باش وشیار کردەوە بەڵام ئەوەی جێداخە خەڵکانێک بێ جێدانە مەترسی و سەرکێشی بە ژیانی خۆیان دەکەن لە ئەنجام دەدەبنە قوربانی کە لای ئێمە نیگەرانیەکی زۆرە. لە ماوەی 32 ساڵی ڕابردوو 3780 کەس لە سنووری پارێزگای هەولێر مین و تەقەمەنیان پیادا تەقیوەتەوە. زۆرترین ناوچەی پیسبوش بە مین و تەقەمەنی لەسەر ئاستی هەولێر ناوچەی باڵەکایەتی و برادۆستە کە ساڵانە هاوڵاتیان لەم ناوچانە دەبنە قوربانی. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.